کاک جەمیل سەیری تەلەڤیزۆنەکەی هەشون سەیری کورساتەکەی هەشون لە کەناڵی کورسات ئەڵێ بۆنی ئاش بەتاڵ دێ تاریخی پارسی وەکو ناوی خۆم و باوکو و باپیر و باپیرە گەورەم هەموو دەبەرە چەند خەڵک تەداخلی کردووە و خزم و یاسرا و ئەمدا ئەولا هیچ سوودی نەبووە ئاخر چوو بۆ لای مامی عەلی و توێتی ئەسڵحمان کرد ئەوانەی دەسەڵاتدارن پرۆژ نین بۆ یەک ڕیزی کورد ئەمە هەڵەیەکە کردمان حکوومەتی کاربڕێکەرە حەچی قەرارێکی یاوە ناتوانێ بەڵام کوڕ نافۆتۆ ئەس بەتاڵ جاجکە ناکرێ ئەسڵ و ئەساسی نیە سەکرداتی یەکێتی قەت وای نەوتووە خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێیەک هەن ساغ و سەلامەت بن ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک جەمیل هەورامی گفتوگۆیەکی جیاوازەکەین گفتوگۆکەین لەسەر ژینگە لەسەر شوێنەوار لەسەر سیاست تاقەت بگرن لەگەڵمان بمێننەوە شتی جیاوازە بیسن کاک جەمیل هەورامی سەرۆکی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانە بەڵام جێپەنجەیەکی دیارە ناوبانگێکی درەوشاوی هەیە لە مەجای ژینگەدا لە مەجای سیاستدا لەگەڵمان بمێننەوە لەگەڵ کاک جەمیل هەورامی گفتوگۆیەکی زۆر جیاوازەکەین کاک جەمیل بەخێر هاتی بۆ بەرنامەکەمان زۆر سپاس کاک جەمیل با بۆی بچینە ناو بابەتەکانەوە جەنابەت وەک ڕاستە لە ناو کۆمەڵگە و سۆشیال میدیا و میدیاکانەوە وەکو سەرۆکی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکان ناسراوی بەڵام ڕۆڵێکی زۆر زۆر تایبەتت هەیە لە بابەتی نەمامچاندن و ژینگەیە حەزەکەم ئالێەوە بچینە ناوەوە بزانم بیرت دێ چەند نەمام و باخچەت ناشتووە زۆر سپاس وەڵا سەرەتا بە پێ دەکەم چی کاریگەری کردو سەر من کە بتووە دۆسی ژینگە بووم و دار بڕوێن وانە بم من مناڵ بووم لە تێوەڵە چام کردوەوە لەناو باخ و سەوزایی و درەخت پشتیوا بووم یعنی تا لە سەرەتایی بووم بە تایبەتی ئیتر لە 6 فیزایی و 5 فیزایی بردواوە هەموو جارێ لەگەڵ مە باوکمان ڕۆشتم بۆ باخ دێرامان چا کردووە ڕزی بڕیوە دەستی هەڵپاچیوە مەتوربەی کردووە چی کردووە منیش لەوێ وردە 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 ئالوودە بووم بەوە بە داڕواندنی و خزمەتکردنی درەخت بەڵێ خۆشتان نەزانن تەوێڵە هەمووی باخوباخاتە پێم وایە لە خەڵکی لای ئێمە لە شوێنەکانی کە دار و سەوزایی ئەویان زیاتر خۆشەوێت دوایی کە ئەو ئارەزووەم لا پەیدا بوو بەڵام کە گەورە بووم و شتم ئەخوێنەوە لەسەر سوودی دار و درەخت بۆ ژینگە و بۆ ئۆکسسیژین و بۆ ڕاکێشانی ئەو بۆ خۆڵایی زەوی و ئەوەنەشم زانی بۆ دەرکەوت کە ئەمە شتێکی باشە و ئەو ئارەزوۆی کە هەمبوو بە مناڵی وردە و دوای کەوتم و ئێستا لە هاتووم تر ژینگە دۆستێکم ئەگەر دەرەجە یەک نەبم پێم وایە لە دوایەوە نیم لە کوردستانە لەگەڵ کاکداران نێوەنتان چۆنە دارای کەشناسی وەڵا دارا برادەرمە هیچ پلانتان هەبووە چکە ئەویش دەمێکە لە ناوبابەتی ژینگایە نەوەڵا پرامان نەبووە بەڵام برادەرمەوە یەکتر بینین و جارجار ئەو ساسەرمان لێگایە و قسەی خۆشەیە لە بینتان ئەوانە وەڵی ئەو قسەی خۆشە هەر قسەکانی خۆی یەکەمەوە چی پێڵێ ئەگەر بیبینی ئێستا چی ژنەکە جولا خا لە سەتەناف کاک جەمیل لە قەلاچۆلان بۆ سلێمانی هەمووی تۆ ناشتوتە بڵێ لە خورماڵ بۆ هەڵەبجە هەمووی ناشتووە بە نەمام نا خورماڵ بۆ بیارە خورماڵ بۆ بیارە پێم خۆشە ئەو چیرۆکانە بگێڕیتەوە بزانم سەفەرێکتان کردووە لەگەڵ بەڕێز مام جەلال چیتان کردووەوە وەڵام من لە دەری شۆ بووم خەتی پێشمەرگایەتی ماڵم لە هەر دەیەکە بواە مەخەرم وایە ماڵم وایە پێش هەموو شتێک دوای دانانی ناوماڵەکە هاتووم بیرکردەوە دار بڕوێنم دار و گوڵم هەبەوە میشە مەسەرەن لە ئاوارەی بوون لە ئێران بووین لە کەنێدینار باخ و حەوشمان نەبووە بەڵام زیاد لە 30 ئینجانم هەبوو هەموو ڕۆک و ڕوویشت جوانی وانێتیا بووە ئارەزوومێتە وەکو شتێک چۆن خەڵک فێریژگەرە بوو ناتوانم وازی دەبێنێ مشک فێری ئەوە بووم ناتوانم بە بێدار و گوڵ و شتیوا بژیم لە مەکتەبی سیاسی لە سلێمانی بوو لە دوای سیوێکی ئاب 97 چوونە قەلاچوالان کە ڕۆشم تەماشام هیچ دەرودرەختی تیانە سەرەتا لە مەکتەبی سیاسیەوە دەستم پێ کرد لە حەوشە مەکتەبی سیاسیەوە دەرەخت و گوڵی جوان وانم ڕوان دوای ئەوە چوومە دەرەوەی مەکتەبی سیاسی شوێنەکە بوو لە بینی سکرتاریەت و مەکتەبی سیاسی
پوش و پەڵاش و ئەو شتانە بوو هەڵسان پاکم کردەوە لام برد و زێنێک جوانم بۆ کرد و هەر لە خۆشی ئاوم دابین کرد لەو شوێنە بەڵێ چووکە قەڵاشواران ڕاستە ئاوی ژێرزەمینی کەمە چووکە تەبەقەی تانجەرۆ چوتە شاباژێڕیش تەبەقەی هەیە لەژێر سلێمانیا پێڵێن تەبەقەی تانجەرۆ جیۆلۆجیەکان بەرزترین سومکی 900 مەترە کە کاتە لای تو مەلیک و بەرەژوور نزمترین سومکی 320 مەترە ئەکەوێتە خوارەوە لای وروبە و لای ئاوە بەرەو دۆڵ ڕوت و لای تاسلوجە بەڵێ ئاوی ژێرزەمی کەمە بەڵام ئاوی سەطحی هەیە ئەوم ئەزانی هەوڵمدا تەڕاییەکە بوو چاکم کرد و کردم بە کارێز لە بینی مەکتەبی سیاسی و سکرتاریەتە ئێستاش ماوە ڕام کێشا لە ژێرەوە بە بۆری و گۆڕیشم بۆ کرد و وەک کارێز دوایش بۆریەکی سێنجم تێخست و ئێستاش تانکردم بۆ داناوە خۆی گرافیکیەت پڕێکات و ئیسفادەشم لێ کرد حەوزێکی جواریشم تیا کرد ئیسفادەم لێ کرد بۆ ئاودێران بچی من و ئەوانم دانا بەڵێ دوای قەڵاشواران بیرم کردەوە کە ئەو ڕێگەی کە ڕۆژانە ئەشین لە سلێمانیەوە چوون بۆ مەکتەبی سیاسی بکەین بەدار چونکە هەموو شوێنێک بەدار و سەوزاییەوە جوانە جوانی ئەوروپا درەختەکان تو سەوزاییەکەیەتی زیاتر جوانی شمالی ئێران کە ئەڵێن باکووری ئێران خۆشە وایە هەر سەوزایەکە و دارەکان گەرە لێکەرەوە هیچ هینێکی جوانێکی نییە تۆ بڕۆ بە قۆپیەکانی قەراغ چونکە دارستانەکانی پارێزراوە خەڵک ناتوان زار ببڕێ و ناشێ دار ببڕێ هەر لە زمانێکی من پێشمەرگە بوون یەکێ لەو بڕیارانە کەنوانێش خەڵک دار ببڕێ زۆر جوانە بیرم کردەوە بە ئەم ڕێگەی سۆزکەین ئەسان دەستم پێ کرد نردم لە هەورامان پیاوێکە و پێشمەرگەی دێرین بوو دۆستم بوو ئەمریکای کرد بۆ ئەفریقا پێم وت هەندێک داری تومەوێ زڕی توی زڕ کە ئەوەرێت تۆکە دوای سەوزە بێ وردەوە زۆر جار لەناو باخەکان قەڵەباڵغە بێت دووری یەخەنەوە لایە بن بۆی سێبەری زۆر چڕ نەکاوە هەموو دەرەسەکانیکە هەم مقاومەی گەرمە و سەرماژ دەکات و کەم ئاویش تەحمل دەکات ناردم مجموعەی دار هاتن بۆ ئەوێ دەستم کرد بە داڕواندن بە هەرەوەزی پێشمەرگەکان و کارمەندەکانی مەکتەبی سیاسی مێنا دەستم کرد بە هەڵکردنی چاڵ و درەڕواندنوانە درەختەکانیش خۆی دارکە ئێڕۆینە ئیگۆزیتەوە لە شوێن بۆ شوێنیشکە ئەبێت لە 180 تا 2 مەتر ئەو پەڕەکەی لە 180 بیبڕی چونکە ئەو ڕێگانی شەیوزراوەتەوە تەغزیەی ئەو هەموو لەقانە ناکات بەڵێ دوایی وردەوەدە بە پێی ڕێکانی دوایی ڕێگی تر دەکاتەوە درەختەکە گەورە بێ جەنابی مامجلال تەشریفی هێنا وتی ئەو چی کە جێم تۆڵەدار ڕۆین مامجلال وتی خەدار سەوز نابێت لێرە وتم بۆ نابێت وتی منەوە یەکەوە ئەوەنەوە حەوتە ئەمە ماگی یانزەی دوانزەینەوە و حەوت بوو بەڵێ خەریکم دا پارە ئەدێندار و کرێکار و ئەمرادا مەسلە بەکەین ناڕۆی وتم مامجلال ئێرە ناوی قەڵاشوارانە یانی داری چوارەی زۆر بووە کە چوارە ببێ وزار بێت تو لە چوارە ئازاترە بە تایبەتی بیدای سیاڵی یەکەم ئاوی بی بوتی بەخوا نابێ وتم مامجلال درەخت کەی گوێزیتەوە نەمام ئێڕێنی وەکو مناڵ وایە تازە لەدایک بێ ئەگەر بێت و قوماتەی نەکەی و لە گەرما و سەرمانەی پارێزی و ئەگات لێ نەبێ ئەمرێ حتممە بەجێ بێڵی درەختەکەش وایە بەڵام وتی باش دێ دوایش برادرانی مکتەبی سیاسی سکرتاریەت هاتنەوە ژاوکاریان کردین ئەو بوو ێستا بەرهەمەکەی ئەوەیە کە چەند هەزار دار بوو وەڵاهی دوایە زۆرمان کرد هاتین لە دەباشانەوە هەتا بە ئەزمڕا ئیتەش ماون هەتا دوڕیانەکەی سینەک دوای سیتەک سەیتەرەکە شوێی سەیتەرەکە دیسان دەزە دەبیەوە هەتاوەکو پشتی قەڵاشواران دوایش کە گەواد ئێستا قایم قامە ئەو کەتە سەرۆکی شارەوانی چوارتا بوو بەڵێ برادەرم بوو تەکلیفم لێ کرد وتم دار بڕوێن تا چوارتا ئەویش هەر 98 دەستی پێ کرد ماڵی ئاوا بێ تەمەنی درێژ بێ ئێستاەوە دەرانش ماون و داویان تۆ لە یەک بە هی کولیە ئەسکەریەوە ناو کولیە ئەسکەری و دەوروبەری مەکتەبی سیاسی و سکرتاریەت و ئەوانە پێم وایە 12-13 دارم بزاتە ڕوانمە بۆ حەزت لە داری تووە کاک جەمیل داری تو مقاومە داری تو بەرگەی کەماوی ئەگرێ بەرگەی ڕەشەبا ئەگرێ بەرگەی سەرما ئەگرێ مەسەن لە مەنتیقەی ئێمە تو نەک مەنتیقی ئێمە هێشتا پری ئێمە هەورەمانی ئەو دوو ئەگاتە 34 ژێر 0 سەرما
مقاومة إشارة زور أقاس 50 درجة تو هي لقربياري أقاس 50 زيادة جاري وايا تو هي مقاومة نخوشيش كم أقليه تحمل مناخي كردستان بقر مسلمان كريكا لبروهم جادوا ويقدو باڵندش لێ تێرە بیسپادەکە خەڵکیش ئێستا جاری وایش من بۆ هەورەمان خەڵگە بینم لەژێر تۆکانە تو لێکردەوەی خۆی یا لە قەڵەچوەران چەند جارێ سڵفەم کردو خۆشە بەرهەمی هەیە وەختی خۆی بەشێ لە داهاتی خەڵکی مەنتیقەی ئێمە بۆ معلوماتان تو بوو بە تەڕی لێ ئەکرایەوە و وشکە کرایەوە لە بەرهەتاو دوایی ئەفرۆشرا یعنی بەشێ لە ژیانی خەڵکی مەنتیقەی ئێمە ئەوسا گوێز وا برەوی نەبوو زیاتر تویان ئیسپادە لێ کرد. بەڵێ لە دوای ساڵی 2000ەکانەوە ژمارەیەکی زۆر نەمام جۆریەتی نەمام هاتە کوردستانی خۆمانەوە کە بۆ وڵاتی خۆمان نابوو هیچ پەیوەندی و کۆنتاکتێکتر لەگەڵ ئەوانە نەبوو ئەو دارانە نێتە ئەوەی من هێناوە هەمووی بوو مەسەلەن من ڕۆبینام هێناوە شەتری ئەوە تا لەسەر جادەکان هەن ناروەندم هێناوە یەکێک لە دارە مقاومەکان زۆر بجوانە ئەفرای ئەبڵق و ئەفرای سەوزم هێناوە ئەوە تا هەیە و لە سلێمانی شەو جوانی شەو لە زۆر حەدایق ئەفرا بڵقەکە ڕێنراوە وانە من خۆشم لێرە لە سلێمانی شەمە و لە هەورەمانی شەمە لە چەوێڵە ئەنجا من پارنا پێرار هەندێک دارم هێنا بۆ خۆم میوە 6 داری ئەفرای سەڵتەنەتیم هێنا ئێران پێڵی ئەفرای سەڵتەنەتی حتمما ناوی تری عیلمی هەیە ئەو درەختانەیە کە ڕسمی گەڵاکەی بە ئاڵای کەنەداوەیە وەکو سوورەشتار وایە بەڵام گەڵاکەی چوورە چونکە منشەی ئەو دارە لە ئەسڵا کەنەدایە دارستانەکانی زۆربەی ئەوەیە بۆیە ڕسمی گەڵاکەی بە ئاڵاکەی کەنەداوەیە کە شوهای خۆمانە گونجێ ئەگوجێ بەڵێ ئەم داری سەباح بە حەکێ هێنایە وڵاتی خۆمانەوە کە نەبەرگێ سەباح باح یەکێکە لە شتە خراپەکان ئەمە ئێران پێڵێ زەهری ماهی ینی زەهری ماسی ئەچن ڕاوەکەن لە ڕووبارەکانە بەرەکەی یەخەنەوێەوە بەرەکەی یەخەن ماسیەکەی خوا ئەو ئەمرێ زراوی ئەچقەیە و کیسێک دەستکایەتی ئەتەقاڵە بەڵێ چی چاڵەکەیتی چییە لەوێ وای پێڵێن بەڵام لە ڕووی بەرهەمهێنانی ئۆکسجینەوە لە هەموو دەخسی زیاتر ئۆکسجین بەرهەمهێنێ بەڵام ڕاستە قرپۆکە دارەکەی وای لێ بکە ئەشکێتەوە لە قەکانی بە ڕەشەبا یان بەفر ببارێتە سەری نەژی ئەشکێتەوە بەڵام ئەوەی سووریەکە متوربە کراوە دەستکاری جیناتی کراوە بەرەکە ناگرێ ئەو بەرە خراپە بەرەکەی بۆکو بەقەدەر نۆکێکی لێت ئەڵێ تۆوی کەم ئەولۆی هەورە کوێستانەکانە ئەوە ناگرێ متوربە یەکەن بۆ بە چەتری ئەویش سەباپاهی چەتری ئەوە بەرە ناگرێ بەرەکەشی ناشی نشتێکی جوان نیە بۆ دارەکان بەڵام هەر ئەوەی هەیە قرپۆکە بەڵام تەحملی سەرماکە ئەوە گەرماکە ئەوە بۆ منتیقەی کەلار و گەرمیانەکان ئەوانە باشە بۆ تا ئێستا شەقامێک باخچەیەک بە ناوی تۆوە نییە داوات نەکردووە ماوم ناخۆش بە زیندوی خەڵک بڕێ وەڵا ڕۆژێکیان جەنابی مامجللاوتی وەرە پیاسەیە بکەین پیاسەماکە هەموو جارە خۆی ڕۆی بە سیارەکە هاتووە ڕوش زۆر حەزی لە سەوزایی و دار و شتیوا بوو هەموو جارێ بینیم بێ عمر درێژ بێت تەمەنە درێژ بێ و ڕەحمەت لە باوکت و هەموو شانە پێوتیم جارێکیان بۆ ئۆتۆمۆبیلەکە وتی سوار بە بشین پیاسەیەکمان کرد تا لای زەردەبی هاتین و گەڕاینەوە بەرەو شواتە وتی یا ڕەبی عمر درێژ بێ بەخوا ئەو جادێ چەند جوان بووە وتم مامجلال ئەوە ئەگەر مردم بۆ ئەم جادێ ناکەن بەناومەوە وتی جا بۆ بنێری سەیکەین وتم نەوەڵای سەمێکە بە قوربانە وتی بۆ ئەوتم ڕۆژە پەسە بیلێن بستە شتێک ئەڵێ بڕۆ قەسعی بە شەق بشکێن دایبن کە مردم بیش ناکەم تاوەکو لەم تووڕەبی زۆر پێکەنی تا ئێستا هیچ بەناوتەوە نییە حەدیقە و باخچە ئەوانە نەوەڵا بەناومەوە نییە ویسیان پەیکەلێک گاوا هینی وەکو دەموچاوم کە کامران برای بەڕێز کا کامران بەڕێوەبەری باخچەکان بوو ویستی بیکار نەمپێش گوتم خۆم ماوم جارێ پێویست ناکە ئینسان لە سەردەمی خۆیان شتی بۆ نەکرێ باشە یعنی تۆ لەگەڵ ئەوەی کە دوای کەسەکەش بە تاکید بۆی نابمێنێتەوە ئەوەی کێ ئەو فڵانە کەسە خەڵک پرسیارەکە
بە زۆر جا خەڵک لای ئێمە گلەیەکە هەڵێ ئەبواە لە سەردەمی خۆی ئاشتی بۆ بکرایە نەک دوای خۆی ناکرێ بەڕێی من دوای خۆی جارە خۆی ماوە ئەگەرێکی حەز بە بینین لێکا بێستەری لێبە پێستەری لێبە وەنیە خۆ ڕستبی لەگەڵا بگرێ تەماشا ڕست بکاتە ماڵەوە بەڵێ وایە بەڵام پێیکرد دروستکردن چۆکە ئینسان قابلی هەڵەشە ئەی هەڵی کەس بێنێ هەڵەیەکی بکا پەیکەرەکەش ناشێ نەبێ دوای خۆی ئەگەر ئەوە بێ باشە مەسەن ئێستا حەقە بۆ کریمی ئەلەکەی بکەن حەقە بۆ مەحموود خانی دزڵی بکەن بەداخەوەی شێدەوان کە زۆر مەغدورە لەو ڕۆوە مەحموود خانی دزڵیە نە پەیکەرێک هەیە بەناویەوە نە شەقامێک هەیە بەناویەوە نە باخچەیە هەیە نە مەیدانێ هەیە تەنها لە تەوێڵە مەکتەبێک هەیە بەناوی قوتابخانەی مەحموود خانی دزڵی لە خورماڵیش پەیکەرێک کراوە بەسە وڵاخەوەیە ئەوەش لەوێ دانراوە ویرا مەحموود خان هەرچەند خەڵکی ئەم شارە بە وەفایە ڕاستە بەلەدێنەی کردووە و خەڵکی سیاسی وانە نەیان کردووە کە هاتووە لەشکرەکەی لە دوکانیان بووە لە پشتی وێڵەیەر خێمەیەکی هەڵاوە ئێستا ئەو شوێنە ناوێ ناو قوتەی مەحموود خان بەڵێ ڕاست کە لەوێەوە دابەزیوە لەگەڵ لەشکرەکەی هاتووە بۆ ناو شار تا دەربڕوەکان ڕێگە ئەو ڕێگەی پێیان تۆ ئەو کردوێتی بەڕێ پێیان تۆ مەحموود ڕێ ئێستاش ناوەکەی وایە بەڵام هاتووە سوپای ئینگلیز هەرچی هەبوو لە سلێمانیا چەکی کردووە دەری کردووە سەرتیبیشی مەحموودی کردوون بەڵام تا ئێستا شتێکی بەناویەوە هەر باسیش ناکەن باش مەگەر هەورامیەکان ئێمە خۆمان کە مەژووی ئەزانین و شارەزاییمان هەیە باسی بکەین لەگەڵ کاک نەوشیروان پێم وایە گفتوگۆیەکتان هەبووە کاک نەوشیروان داوای کردووە هەموو گوندێک کوێخایەکی هەورامی بۆ دابنرێ داوای نەکرد ئەو زۆر مەعجب بوو بە شتی هەورامان هەر لە کەلەپوورەوە لە پیشە دەستەکانیانەوە لە تەحمل و توانای خەڵکی هەورامی لە سەلیقەوە لە سەلیقەوە لەوانەوە ئەیوت ئەگەر دەسەڵاتم هەبێ بۆم بلوێ هەموو کوێخایەکی هەورامی بۆ دانم جا بۆ معلوماتت شارەزوری بەری خوڕماڵ ئێمە بڵێن شارەزوری بەری خوڕماڵ شارەزوری ئەو بەری پێڵێن بەڵێ ڕاست ئەو دەیانە چونکە هەورامی هاتوو وەختی خۆی زارع بوون لەوێ دوای نیشتەجێ بوون ئێستا تەپی سەفا هەورامی زیاتر نیشتەجێت تاوەکو جاب هەموو دێکانی داری توی هەیە سەوزە دێکانە ببینی بە ئەم بەرجادە پڕیت بۆ بەرجادە ئەشی بۆ دێکان ئەو هەموو تووە بینی ئێستا چێکەڵ ژنشواز و مەسەرەن ئەوان ژنیان داوە هەورامیەکان بەمان ئێستا ئەو دەیانەیە کە لەو بن نزیکن لە هەورامی هەوەری سێکەڵیان بووە هەموو سەوزایی و دار و بەتایبەتی تووکە ئیسفادەی هەیە خۆی ئیسفادەشی هەیە ئێستا دەرکەوتوە بۆ زۆر نەخۆشیش باشە ئاوەکەی بۆ مەعیدە زۆر باشە بیکەرە ئاوە بوو بەیانی بە پەرداغا بکەی بخۆرەوە بە سیناشتا زۆر باشە بێژگەرەوە هەر بەرهەمەکەی کاتی خۆی گرانی بووە گرانی و قات و قڕی ڕووی نەکردوێتە هەورامان بۆ بە بەروبمان هەبووە تو بە دەرەجە یەکەم گوێز مێوژ هەرمێ وش کراوە هەموو ئەو شتانەمان هەبوو بە وشکی خەڵک هاتووە لە خوارەوە لە گەرمیان و لە شار هاتن بۆ هەورامان ئەو شتانان هێناوە لەگەڵ خۆیانە هەم بە وشکی سوودی هەیە بۆ ئینسان کە وش کراوە هەنجیری وشک باشتر لە هەنجیری تەڕ توی وشک باشتر لە توی تەڕ مێوش باشتر دەترێ ئەمانە هەموو هینە دەبەرەوە کاک نەوشیروانیش ئەوەی ئەیوت تۆزی سەدەقە پێیاکەن مەسەن باسی قەراغێ کرد ئەیوت ئەو هەموو قەراغ ئەو هەموو ئەوەی هەیە دەربەنەکان ئاویان زۆر بوو ئەیوت ئەیان توانی وەکو هەورامان گوێزی لە بەرابڕوێن توی لە بەرابڕوێن ئەو هەموو درەختمیوە هەیە ئەنجا ڕەز مەنتیقەی ئێمە شاخی سەخت بەخوای سە تۆ گەنجی من نا بەڵام ئێوە گەنجن هەردووکتان بچن بۆوێ لە نیوە ڕێگاگەڕێنەوە ئەوە ساقی سەختە بەڵام خەڵکی بە پیری ئێمە ڕۆشتووە ئەو شاخە هەمووی بەردەڵانە بەردەکانی دەرکردووە کردوێتی بە کەڵک قەڵەمی مێوی هێناوە ڕواندوێتی بۆ بەڕێزە دێم هەموو ساڵێ بڕێوێتی و شێڵاوێتی ترێکەش یابێ بە پشتی وڵاق بێنتە خوارەوە یا بە پشتی خۆی بێنەتە خوارەوە بۆ فرۆشتنی پشتیوە یان لەبێ لە شوێنی خۆی بیکە بە مێوژ ئەنجا بێنێتە خوارەوە ئێستا لە دوای ڕاپەڕینەوە ئێمال کراون ئەو ڕۆزانە ئێخۆ وەسی خۆی بردەکەی دەرهێناوە و زەویەکەی ئامادە کردووە و قەڵمی هێناوە ڕاندوێتی ئێستا ئەوەی ناوێ هەر چاغە بیشێڕۆ بیبڕە و ترێ هەیترێ
بەڵام هەمووی ئێمال کراوە یەک کەس ناچێت بەلای ڕزێک بڕێ من نەبێ ڕزێک بڕمۆی کەڕوم. کاک جەمیل هەندێک ناوچەی قەرەداغ هەیە، هەندێک گوندی قەرەداغ هەیە، هەندێک شوێنی قەرەداغ هەیە ناوەکانی هەورامین. ئایا دەسەڵاتدارێتی هەورامی گەشتۆت ئەوێ یاخود ئێوە چۆن ئەو ناوانە شیەکەنەوە؟ بۆچی ناویان هەورامی و ناوچانە؟ وەختی خۆی شێوەزاری هەورامی کۆنسلیانە لە ناو لە زمانی کوردیا. ئێستا بڕۆ 300 ساڵ لەمە پێش هیچ دیکۆمنتێک تێکستێک شتێک نییە بە سۆرانی یا بە بادنی وسلابی یا بە فارسیە یا بە شێوەزاری هەورامیە یان عەرەبیە لە منتقانەیە چونکە کۆنسلی زمان بووە. مەسەلەن ئاوێستا بۆ زاراوی نووسراوە ئەو شێوە زمانە. کتێبی یارسان نامەی سەرنجام کە یارسان کۆنسلین ئاینە لە پێش میترایی کاریشەوە بە تەبەی میترایی پێش دەدەشتی بووە و پێش یەهودیش بووە. بەڵام یارسان پێشترن کتێبەکان ئێستا کتێبی ئاینیانە بەو شێوەزارە نووسراوە. بەڵام ناوچەکان بەهۆی تێکەڵاوی لەگەڵ نەتەوەکانی کە بەهۆی پەیوەندی بازرگانی هاتووە لە وڵاتێکی ترەوە لە نەتەوەیشکە و بۆ ئێرە زمانەکە وردە و دەکاڵ بۆتەوە لەکوێ ماوە بە تایبەتی خوێندن کە بووە بە سۆرانی مەکتەب کراوەتەوە ئیتر لە بیستەکان و لە پێش بیستەکانەوانەیە ئەوە بووە لەهجەکە گۆڕاوە. ئێستا زەنگنەکان زەنگنە گەنجەکانیان ئەوانەی خوێندەوارن نازان بماچۆ قسە بکەن. حتا کەکەیەکانیش ئەوانەی پابندیان نییە لە پابندی ئاینی نین پابندین بە ئاینی یارسانەوە ناتوانێت لە بیران چۆتەوە. شێخانی قارکەرەم باجەڵان بەڵام باجڵانەکان باشترن چونکە ئیمارەتێکیان هەیە بۆ تا چەند سەدەی لەوم پێش هەر لە بیری خۆیانە بە زمانی قسەکەن ئەردەڵانەکان سەردەمێکەکان بۆ قسەیانە کردو نووسییان خوێنەوە. ئەو تێکەڵاویە مەسەن کەلیمەی سەماوەر ئێسەڵم بێ خەڵک وابزانن سەماوەر کوردیە سەماوەر رووسیە ئەوجار لەوێ دروست کراوە هاتۆتە تەبرێز لە تەبرێزەوە هاتووە بۆ بانە لە بانە و بۆ سلێمانی لە سلێمانی بۆ کفری و لە کفریەوە ڕۆشتووە بڵاوی کردو ئێستا هەمومان پێڵی سەماوەر رووسیاش پێڵێ سەماوەر. ئێستا کلاشیکۆف دیمەتری کلاشیکۆف مختەرەی کلاشیکۆفی دروست کردووە ئێستا لە هەموو عالەمە کلاشیکۆفی پێڵێن. ئەو وشانە تێکەڵ بوون بە زمانەکەمان. وشەی عەرەبی تێکەڵ بە کوردی بووە وشەی تورکی تێکەڵ بە تورکی بووە. ئێستا من بەرنامەیەکم هەیە تا چەند سەرەگرێ نازانم بەڵام هەوڵی بۆ دەم. معقولە ئەمە سلێمانیە مەڵبەندی کوردایەتی و بیری نەتەوایەتی بووە ئەوە قەرەتۆغانە و ئەوە قڕگەیە و ئەو لە خوارە و نازانم خامشۆغەیە و ئابلاخە و بڕۆ قەراق زەردیاوایە بوو بە قیلان بە قەرەداغ. ئەمانە هەمووی ئەم ناوانە بگرە سەدان ناو هەیە هەر لە پارێزگای سلێمانیە لە هەورامانە بیگرێت تاوکوە کاتە کفری و لە کفریش بڕێتەوە بۆ قەڵازێوانە. من نەخشەیەکم وەرگرتۆ هیزیەکان بە ناوەکانیان ئەمەوێ تروزمانێک ئیشم لەسەر کردووە ئەوەی تورکی بزانێ بۆم کا بە کوردی ناوکە چەندە ئەوە ئیشی زۆر لەسەرەوێ. یەکەم ئەبێ لێرە ئیدارە مینی کاتەوە بشێ پەرلەمان بدرێ بە پەرلەمان ئیشی لەسەر بکات بدرێ بە عێراقیش چونکە ئەوە گۆڕینی ناو سوێنێ هەڵبژاردن ئەبێ قەرداغە خۆتۆرات بڵی زەردیاوە ڕاست قەرە هەنجیر قەرە چەپە ئەو دەیانە هەمووی ئەوەیە ئەنجا ئەبێ ئەوانیش بڕیاری لێبن هەرچەند بوو بە عێراق زەحمەتە بەڵام ئێستا مەریوان کارێکی باشیان کردووە. ناوە فارسیەکان هێشتوەتەوە قەچەکەیان کردەوە بە دوو ناو بە کوردیش نووسیوانە مەسەلەن بەراماوان ئێستا بەهرام ئاباد فارسیە خۆی بەراماوایە ئەوان بەهرامادەکەی ئابادەکان هێشتوەتەوە بەراماوەکان لە چنیش نووسیوە. ئێمەش بۆی خەڵک بزانێت کە ئەمانە وەختی خۆی ناویتریان هەبووە سیاسەتی تەچێکی عوسمانیەکان بۆیە کردو ئەو ناوە تورکیانە بنووسن هیچ لەبێ کابرا خەڵکی قەراقی ئێستا گەنجەکان نازانن قەراق زەردیاوا بووە کە تۆ نووسی قەرەداغ لە چنی شەونووشی زەردیاوە قەرەداغەکە بمێنێ چونکە بۆ ئیحسا و بۆ هەڵبژاردن و بۆ ئەوانە ئێوە ئەکەن لە عێراق و ئیشان پێ بێ ناتوانین بیگۆڕی. عێراقیش پێم وانییە لەو سەردەما مهم بکار بێ بۆ گەڕانەوەی ناوە کوردیەکان. وەکو
تەوەری یەکەمی بابەتەکەمان دوایین پرسیار لە جەناب دەکەم کاک جەمیل جەنابەت لە مەجای ژینگەیە زۆر دەسێکی ڕەنگین و جێپەنجە دیارە لە مەجالەکەیە نەک لە هەورامان بەڵکو لە ناوچەکەیە ناوێکی درەوشاوی لە مەجای شوێنەوارە خۆتەزانی هەورامان یەکێکە لە شوێنەوارە دێرینەکان هەم شوێنەواری ئاینی تایە هەم شوێنەواری نیشتە جێبوونی تایە ینی سروشتێکی زۆر جوانی هەیە بە تایبەتی من ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە دەرەی مەڕ و قەڵای خان ئەحمەد خان و قەڵای خورماڵ و سەنگەسیا و ئەمانەیە چیت کردووە لە مەجای شوێنەوارە بە تایبەتی بۆ گوندی دەرەی مەڕ کە شوێنێکی زۆر جوانە هیوادارم ئەگەر هیچت بۆ نەکرد بێ کارێکی جوانی بۆ بکەی شوێنەوار ئەرکی هەمومانە چکۆ مێژوومانە مێژوومان ڕوونەکاتەوە هەمومان بیپارێزین من شوێنەوار ناز نیم بەڵام یەکێکە اقتصادەکەی ئەو نەبێ پسپۆرەکەی لەوانە بێ حەق نییە تداخل بکات لەو مۆزوعەیە بەڵام پیرۆزە لام ڕێنمایی خەڵکەکەم کە بە هیچ شێوەیەک داواشم کردووە لە ئاسایش و پۆلیس و هێزەمینەکان لە هەر شوێنێ کەسێکیان بینی شوێنەوار بە بفرۆشە چووکە زۆرە بۆ ڕۆشتە و فرۆشتاوە ئەوە دزیە لە مێژوومان ئەیگوێزنەوە بۆ شوێنێکە بە پارە مێژوەکەمان دیار نییە چۆ ئەو شانە کە دۆزرێنەوە مەسەن لە شەرموشت دۆزراوەتەوە لە بێسانسوشت دۆزراوەتەوە لە بەکراواشت دۆزراوەتەوە ئەوە مێژووی ئەو شتە هینەکە کە لەو سەردەما کورد نیشتەجێ بۆ تەبێ کوردستان یەکێکە لەو شوێنانە دێرینترین یەکێک لە هەر دێرینترەکانی سەردەمە دنیاە بۆشی بڕوە لە دەستمان بڕوە کا غەریب هەڵەتی بە ڕەحمەت بێ شەید غەریب بەردێکی دۆزی بۆ تۆ کەتی بەیە کەشتی لەسەر وسراوە عمری بەجا بەداخەوە تەمەنی زۆر نەمایەوە ئێستا خەڵک باسیەکات و شوێنەوار ناسەکان باسیەکەن چەند ساڵ لە پێشمگاتی هێشتوێتەوە تا دوای ڕاپەڕین هێنای بردی لای بە مۆزەخانەی سلێمانی ئێستاەوە تا لەوێ ئەنوا دراسیان لەسەر کردووە و شتێکی باشە بەڵام مەوزوعی شوێنەوار لای ئێمە تا ئێستا دەستی لێ نەدراوە شوێنەوە زۆرە لە تێوەڕە شوێنێک هەیە پێڵێن لێژڵە لە ساڵی هەفتا بوو هەفتاویەکا بوو برادێک کەڵەشێرێکی دۆزی بووەوە ئاڵتون بوو پێیان زانی و چوون شکاتیان دەکرد لە ئەو کاتە لە شۆڕش لیان وەرگرت و دایان پۆشیەوە و منعیان کرد وتیان سزیشیان کرد چەند ڕۆژێک لەوێ هەیە قەڵای ویسوورە هەیە قەڵای گاوران هەیە ئەو مەنتیقەی هین زۆرە بەڵام بەڕاستی ئەوەی نەکراوە لە هین قەڵای ئاشور هەیە لە بیارە هەر لە تێوەڕەش قەڵابووزان هەیە بە ناوی گەورەترین تیرەی مادەکان کە حەوت تیرەکەی یەکیان کرد تیرەیشە ناوی بوزان بوو بەڵێ دیاکۆ لەو تیرەیە بوو کە کردیان بە یەکەم پاشا گەورەترین تیرەیان بوو مەسەنە سوورێن ناوی تەبەقەی دەوڵەمەندەکانی مادەکانە شاخی سوورێن اینجا شتی زۆر هەیە لە کوردستانە بە تایبەتی لە مەنتیقەی ئێمەشا من داوا ئەکەم لە شوێنەوار بێن ئەوان دەستکاری بکەن ئەگەر قەڵای کۆنە با بە دیزایانی خۆی دروستکرێتەوە چۆن قەڵای شێوانە دروستکراوەتەوە خەڵک دەچێت بۆ بینی تەماشایەکە لە ئەوروپا زۆربەی شوێنەوار دەرینەکان دروستکراوەتەوە ئێستا بۆ بە شوێنەوارێکی گەشتیاری کە خەڵای خورماڵەکە دروست بکرێتەوە بەڵێ قەڵای خورماڵ شورای خورماڵ بێجگە لە قەڵای خورماڵ شوراشی هەبووە شوراکەی بەشێکی مابوو تا دوای ڕاپەڕی بەڵام بەداخەوە هەندێک خەڵکی چاوچنۆک ڕۆشت و بەردەکانی بۆ خان و نەقلی کرد و ڕوخانوانوانە بەڵام ماوەتەوە ئەم شورایە بەسەریشیان هەڵشۆی کردو پان بووە وەکو شورای چین بەڵام هەر بۆ خورماڵ بووە ئاگردانیان کردووە بۆ ئەوەی ئەگەر خەڵک هات ویسی پێشەدا بنێ سەرکەوێ شوورەکە بگرێ هەرسەکان ئاگردانیان هەبوو ئاویان گەرم کردو ئاوی گەرمیان کردو بەسەرەوە کە ئەوێت زە بکاتە ناو قەڵاکەوە هیچ لە بێ مەسافەیەکی چەند مەترێک ئەوە دروست بکرێتەوە وەکو شوێنەوارە بمێنێ شتی سەرنجڕاکێشەیە لە کوردستانە ئێستاوە چەند ساڵە لە 10 ساڵ زیاترە لە بەکراوە شوونەتە قوڵایی 8 مەتر ژێر زەوی شتیان دۆزیوەتەوە خانوو دەرکەوتووە ژوور دەرکەوتووە شورا دەرکەوتووە شتی گڵین ئەدۆزنەوە شتی فلزی ئەدۆزنەوە دەرخێنجا ئەو 8 مەترە وەختی خۆی لەسەر عەرز بووە
بەڵام تەرەسوباتی بارانبارین و یا سەوزە بێ و وشگە بێت و ئەبێتەوە بە پێین و تێکەڵ خۆڵە بێتەوە وردە بەو چەند هزار ساڵە ئیتر 10,000 ساڵە 5,000 ساڵە چەنە هەموو ساڵی ئەو هاتووە لە پاو لە شوێ ئاوینا بۆ گڕی ناو بۆ بێ و ئەو تەرەسوباتەی کە ساڵانی یا ڕوێ و وشکە بێ و ئەبێتەوە بە پێین ئەمە زۆر بووە ئێستا هەش متر لە قوڵایە من چوم تەماشام کردووە لە زۆرێ بەڵام لێرە مشکلە ئەوەیە شوێنەوار اتفاق ناکات لەگەڵ مانگێکی دەستکرددا لەگەڵ کۆمپانیایەکە کە بگەڕێ ئاسوارەکان بدۆزیتەوە ئاخر بە سۆنەر لەڕێی چۆن نەو دەدۆزنەوە ئەو شانە دۆزنەوە بەوەش ئەتوانێت شوێنەکان بدۆزنەوە سۆنەرەکەن بە قمار لەڕێی مانگی دەستکردەوە بڕۆن ئیشی لەسەر بکەن ئەم قەڵای خورماڵە چیرۆکەکەی چییە هیچ چیرۆکەکە دوو هینە هەیە خۆر پیرۆز بووە لە ناو کووردا لە عینی میترا لە یاسانی شار پیرۆزە کە یارسان دینێکی سرب کوردی بووە پیرۆزە خورماڵ هەیە خۆرنەوەزان هەیە لە گەرمیا کۆمەڵی هین هەیە خۆری پێوەیە خۆر هەلا ئەوێش خۆرنەوەزان نییە لای خۆمان خۆرنەوەزان لای خۆشمان هەیە لە گەرمیانیش هەیە لای یەڵام پێ لای پشتی زەڵم بەڵێ خۆرنەوەزانە لە خۆرنەوەزانێکیش لە گەرمیان هەیە بەڵێ چەند شتێک هەیە کە بیدایەتەکەی خۆرە شتێکی مەسەرە خۆرماڵ ینی ماڵی خۆر بەڵێ ڕاست بڵێ زۆر لەوانە هەیە اینجا هی ئاینیشمان هەیە بەڕاستی شوێنەواری ئاینی بەڵام دیسان ئەوانیش ئەوە بوون خراون بەڵێ پراوێز خراون و گوێ نادەنێ و وردە شوێنەوارەکان نامێنن و لە بەڵخە پێشەوەی بگێتە ناو بەڵخە لە وەزەرەی بەڵخە کە ڕۆی سەرەکەوی ئەلەویا گۆڕێک هەبوو من مناڵ بووم ئاهاتی من خوشکێکم لە بەڵخە شوو کردووە کە ئاهاتین بشین بە وەزەنێ گۆڕێ تقریبا دوو گەڕا بە زیاتر بەردی بچوو بچووک لەسەری کۆبوو بۆ یەکەم جار بوو بە پێ هاتم بۆوێ بینم بوتە ئەو گۆڕە ژوورەکەیە هەر کەسێک ئەبوایە حەوت بەردی سێگرتایە لەو مەنتیقەی بەرد نەمابوو لە دوورەوە بەردمانە خستە گیرفانمان ئەچوون لێمانەدا وەکو چۆن شەیتان ڕۆژمە هەیە ئەمە کێ بووە کەسێکی فەقیری ئەو مەنتیقەیە بوو لە زمانی ئیسلام کە فتوحات هاتووە و سێڵیان کردو ئەلەویا شکاندویان لەوەی شە کوژرا ناوی سەید سەلامە ئێستا و 1600 بۆ کردووە و مەقبەرەی بۆ کراوە و کابرای فەقیرەکەی خەڵکی مەنتیقە گۆڕە ژوورەکەی بێژگە لە بەردەکانی وا بوو نەعلەتیشی لێ کرد اینجا زۆر شوێن هەیە ئاوە مەسەن دۆڵی ئەسحابان هەیە ئەسحابان دارەکانیان نابڕێ ئەبا عوبەیدە ئیبن عاصمی ئەنساری هەیە ئێستا بۆ مەزاری ئەبابەیدە و شوێنێکی مەشهور و ئەوانەیە بەڵام هەزارە کەسشمان هەیە دێرین نەکبوون بووە بۆ بە گۆڕە جوولەکە ینی خەڵکی خۆمانەیە گۆڕی بوو بێتە پێی بوترێ گۆڕە جوولەکە چ بکە خەڵکی ناوچەکەی خۆمان هەیە ینی گۆڕەکەی وەکو گۆڕی جوولەکە سیر بکرێت گۆڕی نییە هەر چاڵێکی هەڵکەندووە و شەیلای مەگوڵیان کردو بە سەریان دوایی بردیان تێگرت ڕۆژمیان کردو کاک جەمیل من لەگەڵ جەنابەت حەزەکەم ئەم گفتوگویانە بکەم بەڵام خەڵکی تر چاوەڕێیە هەندێک پرسیاری سیاسی وانە لە جەنابەت بکرێ گینا من پێم خۆشە لەگەڵ جەنابەت هەر ئەم بابەتی کوردناسی و شوێنەوار و ژینگە و ئەم چیرۆکانە لەگەڵ جەنابەت گفتوگۆ بکەم خۆتەزانی لەکەیەوە هەڵبژاردن کراوە بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایە کێشەی یەکێتی و پارتی ئەوانەی دەسەڵاتدارن پرۆژ نین بۆ یەک ڕێزی کورد پرۆژ نین بۆ حەچی قەرار دراوە لەو کاتەوە کە پەرلەمان هەڵبەشاوەتەوە تەمەنی حکوومەت بەسەر چووە هەرچ قەرارێکی یابێ ئەگەر دێشی کرد بێ بە ناحیە کرد بێ بە قەزا ناخوا ئەم حکوومەتە دوای ئەوەی کە ماوەکەی بەسەر چوو حکوومەتی کاربڕێکەرە حەچی قەرارێکی یاوە ناتوانێ بۆ ئیستیحداسی هەر شتێک بێت ناتوانێت قەرار بە چونکە هەر حکوومەتەکەی ترکە بڕێکەرە کە ماوەکەی تەواو بوو لەبەر ئەوە ئەیانوێ بەو شەوەیە بڕوە ئەگەر شتێکیان کرد لێ پرسیینەوە لەگەڵ نەکرێ هەکورە پەرلەمانەکەش باش حکوومەتەکە قەی ناکە بەڵام پەرلەمانەکە جلسەی یەکەم بە تەمەترین پەرلەمانتار هات و هینەکەی کرد و هیچ وڵا بەکراوەی هێشتیانەوە تا ئێستا سەرۆکاتی پەرلەمانیان هەڵەبژاردووە ئەمە دەلالت لەوە ئەکا پرۆژ نین بۆ باشتر بڕێوەبردنی وڵاتەکەمان پەرۆژ نین بۆ یەک ڕیزی میلەتەکەمان
تۆ معقولە پەرلەمان هەڵبژێردابێ و چەند وەختی هەڵبوەشاو لە عێراقا دواتر لە مانگی دە پارەوە هەڵبژاردن کرابێت و تۆ ئێساوە مانگی حەوت خەریکە تەواو بێ باشە نۆ مانگ پەرلەمانەکەش کاران نەکرابێ حکوومەتیش تشکیل نەکرابێ ئەمە جگەر لەوەی کە پەرۆژ نین بۆ یەکڕیزی و بۆ بەڕێوەبردن و چاکسازی هیچ شکە نییە. بەڵێ من ویستم ئەو پرسیارە بکەم کاک جەمیل کێشەی یەکێتی و پارتی ئەوەندە قوڵەکە نەگەنە ڕێکەوتن لەسەر پێکهێنانی کابینەیەکی نوێ لە کاتێکە ئەم دوو حیزبە ئەوە 30 ساڵە پێکەوە 150 نەرمە. کاکی گەرمان تاریخی پارتی وەکو ناوی خۆم و باوکو و باپیر و باپیرە گەورم هەموو دەبەرە من پیاوی خوێنەوارم خۆش خوێنمەوە ئەمە یەک تاریخی ئێلی بارزانیشم لەبەرە چۆن کابرایەک وەختی خۆی شین و فەرهادی چەند جارە خوێندر بۆ ئاحتاسەکانی هەموو لەبەر بوو ئەوە لە کرمانەوە لە بناری شای بارزەوە کە لەوێ نیشتەجێ بوون ئەمانە بارز بوون بارز هەر ناوی قۆزەکەیان بارزە ئەلفنون پاسوەندی شوێنە چۆن جافران جافر ناوێ ئەودان کە تۆ پڵین جافران ئەلفنونی بۆ زیاکەن چنگیان مرکزی عشرەتی چنگنی بووە ئەلفنونێکی بۆ زیاو بۆ چنگیان ئەسکە چنگ نییە لەبەر ئەوە هاتوون ئێران ئەوەدان کردوتە لەوێ هاتوون لە کرمانەوە من مێژووکان لەوێەوە شارەزام حتا ئێستا ئەوە بالمناسبە جەنابی کاک نەشیوانیش برایەکی هێنای بارێزە هەر بە ناوی ئەو هۆزەوە کە وەختی خۆی بوون کوڕی ڕەحمەتی کاک ئیدریس بەزەر بوو ئەمە هۆزێکن هێشتا لەسەر ئەو ئینار خیاڵانە ڕۆن لەبەر ئەوە کە پرۆژنین من زمانی زوو برادرێ مامجاری وەز مامجار تۆ بۆ پێشەکەوی پێش کاک مەسوود لە پێش خۆ دەدەیت و نوانە جەنابی مامجلال وتی ئیمامی عەلی دوو کەس لەسەر مناڵێ دووژن لەسەر مناڵێ شەڕیان بووە ئەو توێتی مناڵەکەی هیمنە ئەو توێت مناڵەکەی هیمنە چەند خەڵک تەداخلی کردووە و خزم و یاسرا و ئەمدا ئەولا هیچ سوودی نەبووە ئاخر چوو بۆ لای ئیمامی عەلی و توێتی ئەسڵحمان کرد ئیمامی عەلی وتی وکوە مناڵەکە بێن ئەوشم شێرم بۆ بێن وتی چیەکەی وتی ئێسەی کەم بەدوور دێتەوە بەش شێرەکە لەسێکی بۆ تۆ لەسێکی بۆ تۆ دایکە ئەسڵەکەی ئەڵێ نانەنا بە قوربان بۆ ئەو منان بێ دایکی ئەسڵەتی دڵی لایەتی چۆن دە بەچاوی بیکرد بەدوورێتەوە ئێمە پەرۆشین بەڵام بە یەک دەست ناکرێ کورد ئەڵێ چەپڕە بە یەک دەست لێ نادرێ فایق بێ کەس ئەڵێ چەپڕە بە دەستێک لێ نادرێ بەڵام ئەشبێ هەر مەجبوری لەگەڵیان نەربی بنوێنی بڕۆیت تا گەنە حەل من 2 ساڵ ئێمە منەڵێ من هەر من ئێمە بەڵام مسەویش کۆمەڵەکەم من پێشدازەکەم کردووە لە ساڵی 2010 حەچی حیزبەکان هەیە مەکتەبی سیاسی و سەرۆکی حیزبەکان بینی و بەس ژنابی کاک بافڕم نەبینەوە کە دەرگەڵ ژنابی کاک مەسعود ئەو دوانەم نەبینەوە چ مەکتەب سیاسەکانم بینی ئەو دوانە ئەژنا ئەوانی کە مامۆستا سەلاحەدین بادین مامۆستا عەلی باپیر کاوە مەحموود کاک بەڵێن هەموو کاکەکان کاک حەمەی حاجی مەحموود هەمویان بینیوە داوای یەکڕیزیم لێ کردوون داوام کردووە ئەنجومەنێکی سیاسی هەبێ دراسە بکەن لەسەر وەزعی کورد ئەو مەنتیقەیە ڕووداوی زۆر ناخۆش چاوەڕێمانەکە ئێمە بین بەژێت دەچوپێوە ئێمە تواناو قەبیلەتێکی ئەومان نییە بە دژمن دەورە دراوین باش نەیان کرد جاریشکە لە مانگی 5/2022 هەمان جەولەمان کردەوە وتمان هاتوونەتەوە دیسان داواکەی 2010 دووبارەکەینەوە ئێستا گۆڕانیش تەبێعی و کاتە کاک عومەری سەیعەلی بوو کەسی یەکەم دیسان لەگەڵ هەموویانە کاک عومەری سەیعەلی لێرە وتی وەڵا 2010 2010 بوو هەموو ئامادە بوون برادرانی پارتی کاک فەزل میرانی وتی ئێمە ئامادەین لەکوێ کۆبوونەکەن لە مەقڕی ئێوە لە هەولێر لە سلێمانی یا مەقڕی هیچ هەر بێ ئیسیستامان نییە دوای ئەوان هاتم بۆ لای کاک عومەر
کاک عمر و مامۆستا جەمالی حاجی محەموود برادران لێرە بوون باسم کرد وتم پارتی ئێمە دەیوتی ئێمە تا دوای هەڵبژاردن نەمە باشتر نەغێر باشتر لەگەڵ پارتی دەرانیشین ناشکرێتەوە حزبێک وەکو گۆڕان سەدەبە بەڵێ ڕاست بەڵێ ئێمال بکەیت و دووری خیتەوە لە مۆزوعەکە نەکرا مزەکەرشمان بۆ نووسیون هەتا ئێستش شوعی و زەحمەتکێشان وەڵامی نووسراویان داینێتەوە ئەو نووسراوە کە نووسیمانە بۆیان بەڵێ ڕاست چونکە جارێ دووەم کاک فازڵ میرانی پێشنازی کرد من قسەم کرد وتم کاکە من حەزەکەم بۆ قسانم بگەڕەوە بۆ کاک مەسعود کێسە باسیەکەم چەند ساڵە کاک مەسعود نەبینیوە کاک مەسعود لە 2007 و ئەوانە بینیوە 2007 ئەوەڵێ لەخی جار 2007 بینیوە ناسراویتان هەیە بەرکەوتنتان هەیە بەڵێ پێکەوە بەڵێ بەڵێ چەندین جار دانیشتم بەڵێ وابزانم جارێک سەردانت کرده بوو وتبووی من خەبەرداریەوە نیم ئاگاداریەوە نیم کە پێشمەرگە زروفی بەو شێوەیە چۆن بووەوە بەڵێ بەڵا باسی بەزی پێشمەرگە بکردنە خۆشمان هەیە و چارەسەر ناکرێت چارەسەر بە پارەیە و چەند ماگە مەعاش وەرنەگیراوە چۆنەوە چۆن نییە ئەوەیە یاساکەمان لە ساڵی 2007 دەچووە بە خانوونە بێ ئەو یاسایە کە دەرەچێ هەر یاسایەک سەرۆکی وڵاتەکە ئیمزایەکە ئەڵێ ئەم یاسایە لە حەزەیە نووسن لە ڕۆژی دەچوونیەوە جێبەجێکرێ مانگی حوتی 2007 دەرچوو 2011 جێبەجێکرا ئەوش بە زەختی ئێمە یاسای خانشینی پێشمەرگە ئەم شتانم بۆ گەڕایەوە وتی من ئەگەدنە بۆ بەزی پێشمەرگە وابێ یاێ نازانم ئەگەر برادرانی خۆیان پێیان نەوت بن ئەوە ژنا ئەی کاک جەمیل ئەوە سێ مانگە جارێکی دی بەم شێوەیە ینی وەزعی فەرمانبەران و پێشمەرگە و موشەخۆری هەرێمی کوردستان بەم شێوەیە حەلی ئێوە چییە وە کەسێکن خەڵک ینی بەرپرسان گوێتان لێگرن ناسراویتان هەیە کەسی دیارن لە کوردستانە ئەگەر ئێوە قسەتان وەرنەگیرێ قسە لە کێ وەرەگیرێ ینی کاک ئیسماعیل خۆی هەندێک شت هەیە هەڵەی سەرکردایەتی سیاسی کوردە مەسەن با لە مادەی 140 دەست پێ بکەین مادەی 140 ئەوانەی کە بەشداریان کردووە لە نووسینەوەی دەستورە ئەبووای ڕازی نەبن کوردستان کەرکووک و ئەو شوێنانە کە پێ ساڵین مادەی 140 بۆ متنازع لێها ئێمە شۆڕشی ئەیلول لەسەر کەرکووک ڕێ نەکەوتن دوایی شەڕ بووە و ئەو چوو تەنازلی کرد بۆ ئێران و شەتڵ عەرەبی دا بە ئێران و ئەش بەدڵ کرا شەڕکرد ناچوو دوای 14 ساڵ ئێمەش لە 84 مفاوزاتمان بوو تورکیا پێی وتبوون هاتم بەینە وتم تو قبول ناکەنەوە کەرکووکیان بدەنێ ئەوانش کەرکووکیان نەزانێ مفاوزاتەکە چێشەوە لەسەر کەرکووک خانەقین و شنگالوانە ڕێنەکەوتین بەڵێ ئێ باشە ئەو کاتە کە عێراق ڕووخا ئەمریکا ئێوز عێراقێکی نوێ دروستکە جێژ نەمابوو جێشی شەعبی نەمابوو پۆلیس نەمابوو استیخبارەت و ئەمن نەمابوون هیچ نەمابوو هەمووی هەڵوەشایە ماڵی خۆی معقول دەتوە بڵێ وڵای ئەمریکا زەختی کردە بێ ئەمە جێناکۆک بێ نەخێر جێناکۆک نییە ئەوە ئێمە هەزاران شەهیدماندا و لە پێلانی ئەو شوێنە ئێمە قبول ناکەین ئەوە خاکی خۆمانە و نابێ بنووسن ئەمریکا بە قسە زەختیە کرد بەڵام نەئەگەشت ئەوەی شەڕمان بکە ئێرانیش هیچ عێراقیشی نەبوو شەڕ بکە لەبەرەوە ئەبوو بە ئەمر و واقع سنووری خۆمان دیاریە کردەوە ئەمە هەڵەیە کە کردمان ئەو کاتە 2005 لە دەستوران نووسراوە خۆشمان دەنگمە بە دەستورەکەدا ئەبایەت ڕەجام نووسیاوان برادرەکانی ئێمە کە لێ بوون نووسیانەوە دوای مەسەلەی نەوت ئێمە زانین هەموو دنیا ئەوە ڕووسیا ئیتیحادی ئەوە ئەمریکا چەند ویلایەتە وڵاتەکانی کەش هەموو سەروەتی ژێرزەمینی بەندە پێویست بە هەموو وڵاتەکەەوە باشە بەڵێ خۆی من نەوتمان نەبوو لە دوای ڕوخان ڕژێمەوە لە ساحەبتەوە دیاریکرا بۆ ئێمە ئەو هەم پارێمان بۆ هات کوردستان بژایەوە خەڵتەعی نەبوو ئاوادانکردنەوە هەبوو چی هەبوو چی هەبوو نەوتی بەسڕ شوێنەکانی کەم بۆیان داینێ ئەوە وتیان نەبیدن لێرە ئەبوایە لە جیاتی ئەوەی نەوتەکە بفرۆشن ئەبوایە بیان تا بە عێراق لە فلان شوێن و فلان شوێن و فلان شوێن و فلان شوێن نەوت هەیە
ورن أو نوتە دەربێنن ئەو کاتە عەقدی کۆمپانیەکان ئەکەوتە سەر عێراق پارەکەی ئەدا هی کۆمپانیەکان دووهەم ئەو کاتە داهاتی عێراق زیاترە بوو لە ساڵ حەمدەکەی ئێمە زیاترە بوو لە نسبەتە کێمە درایە سێهەم هەر بەرمیلێ $2 پترۆدۆلار ئەدرا بە ئەو شوێنانەی بە نەوتەکە مەسەن ئەگەر 500,000 بەرمیل بناردایە ڕۆژی مانگی $1 ملیۆن وەرەگیرا ڕۆژەکە ساڵەکە مانکە 30 ڕۆژە $60 ملیۆن بۆ مناو دۆلار بۆ تەنمیەی مەنتیقەکە گەشەپدانی مەنتیقەکە ئەم هەرایەش نەبوو ئەو مەعاشبوونەش نەبوو تاعینات ئەمە ئاوەدانکردنەوە ئەبوو سدود دروستەکرا ئەو ئەکرا ئێوە نەیان کردە دوای ئەو هەموو ڕستق بڕێن و نان بڕێن و 100 مەعاشبوون نەگیراوە و نیوە موچە و ڕبع موچە و ئێستاژەوە سێماگە نادرێ ئەسبابەکەی ئەوە بوو هەڵی سەرکردایەتی کورد هەڵی سیاسی سەکردای سیاسی کردووە بەڵێ زۆر کاتت ناگرم ئەمەی کە ئێستا ڕێکەوتنەکە کراوە تەسەورەکەی ینی درێژە بخایەنێ ڕێکەوتنێکی کۆنکرێتی بێ ئەگەر لێرە ئیرادە هەبێت و مشاکلی تا دروست نەکەن و مەتەڵە نەکەن لە بەندەکان کە بۆ بڵێ دڵخۆشی بەو ڕێکەوتن من دڵخۆشم بەڵام گومارێکم هەیە ئایا ئەمان التزامەکەن هەرچەندە با ئێوەمان لەبیر نەچێ هەموو نەڵێن ئێرەیە ڕوحی شۆڤینستی لە حکوومەتی عێراقیا دووبارە گەشەی کردوێتەوە ئەیانەوێ بە هەر وەسیلەیە بێ ئەو هەرێمە وردە بچوشکەنەوە نەیەڵ چاویان بەرای نایە ئێمە بەو هەموو ژیانە ناخۆشەوە بەو هەم بێموچە بۆ پارەیەوە تەماشاکە و شارەکانمان گەشە کردوون بەڵا ڕاست بەڵام تۆ تەماشاکە چەند سەد ملیارد دۆلار بەهەدەر دراوە من پارە دووجار چوون بۆ بەغا ئابینم منطقەی هەندێک منطقە نەبێ ئێستا تابەتی ئەم 2 ساڵە هەندێک ڕێگاوبان و فلکە و بەرزە پرد و ئەوانەیان دروست کردووە ژنا بێرانە وێران بەسرا لەسەر دەریای نەوتە بڕۆ وێرانە ئەو نییە بیخۆن ئێمە ناڵێن لە کوردستان هیچ نەکراوە بەڵام ئەگەر ئیدارەیەکی باش بدرایە هەرێمی کوردستان باشتر دەکرا لە ئێستا هەیە ئەو پەتاڵیۆ بێپارەیە و بێ ئەوە نەبوو کاکە چەند هەزار ماڵ لە سلێمانیا شیرازەی ئایدەکە هەڵتەکیوە لەبەرەوە نییە کابرا ڕواتەوە بۆ ماڵەوە مناڵەکەی برچێتی ژنەکەی برچێتی ئەوە برچێتی ئەبێ بەقڕەقڕێ ناتوانێت کە بەرا تەمەنی هەیە ناتوان بچێ حەماڵی بکە تەقاعودێکە ناتوانێت بچێ شتێ بکە سەرمایەکی نییە بڕوا بخاتە گەڕ و پارێک بۆ پێیاکە ئەبێ بەهۆی تێکدانی خێزانەکە و بژیابوونەوە دەبڕۆ تۆ بۆ ئینەکان تەماشاکە بەڵێ باش حتا ئەوی کوشت نوشتی وە ئەو هەموو جەدیم بە و تاوانانەکەکرێ بەشێکی زۆری لەوە سەرچاوە وەرەگرێت لەو نەبوونی وانە قڵ پنابە بۆ کاری خراپوانە کاک جەمیل سەیری تەلەڤیزۆنەکەی ئەچۆن سەیری کورساتەکەی بەڵێ لەم 2-3 ڕۆژەی ڕابردووە لە کەناڵی کورسات کە کەناڵێکی فەرمی یەکێتیە ئەڵێ بۆنی ئاش بەتاڵ دێ تۆ بڕوا دوایە بۆنی ئاش بەتاڵ دێ لە کوردستان ئێستا ئەوە کراوە بە گۆرانی بەڵێ هەندێک هولەرمەند کردویانە بە گۆرانی بەڵێ گۆرانێک هەیە سەدای بلبلان دێ و نازانم بەڵێ ئەوە ئێستا کردویانە بۆنی ئاش بەتاڵ دێ بەڵێ من پێم وانە ئەم جارە ئاش بەتاڵ بکرێ ئاش بەتاڵ سەردەمێک کاکرا کە تاک حیزب بوو یەک حیزب بوو ژڵەوی شۆڕش و ئیمکانەت و دەسەڵات و هەموو شتێک لەگەڵ حیزبێکا بوو بەڵام ئێستا یەک حیزب نییە ئەوە خراپیشە ئەو کلمێ ئەو شتە بچە ناو خەڵکەوە تۆ بیقڕج من نایکە بۆ تەمەنەوە عمرم حتا 5 ساڵە مەگەر بکوژێم کۆڵ بم بەو شاخانەی هەورەمانەوە قناسم هەیە و بیکەسیم هەیە و هەر حکوومەتی باش بەرابەر چێ بکەم یعنی معقولە جارێ شێخ غەزو دروست بێتەوە بێنەوە تەوێڵە بگرنەوە بادینان بگنەوە وانە بگرنەوە وەکو سەردەمیشم شێر وانە ناکرێ ئەش بەتەڵ ناکرد ڕەم بێ بتوانم 500 کەس کۆکەم بۆ کاکە 300 کەس کۆکەمەوە
ئەی چەندی وەکو مرتوانێ ئەوە بکە خۆی بچین بۆ شەڕی داعش کەس پێ نەوتون نە ئەرکمان بووە وەکو ئەرشی ڕۆژانەی پێشمەرگە وەکو فەرمانبەر و پێشمەرگە ئەوانە بەڵام بە ئەرشی ئەخلاقی خۆمانمان زانیوە خۆمان بە چەک و تەقمە کۆنەکانمانەوە ڕۆشتین چەکمان بەستەوە بۆ تەمەنەوە لە منی بە تەمەندیشی تا بووە ڕۆشتین دانیشتن هەتا وەکو داعش پەک دەرمەکردو لە وڵاتە ئێستاش بوو ئەوە مستەحیلە ئاش بەتاڵ بێ و حەقیش نییە هیچ کەناڵێک بە تایبەتی کەناڵێک وەکو کورتات حەق نییە ئەو شتانە باسکات و بیستە بەرچاوی خەڵک مەیوسکات و خەڵک بێ ئومێد بێ ئێمە ئەبێ ڕۆحی نەتەواتیمان بە بەرجی بمێنێتەوە ئەو شتانە خەڵکی مەیوس نەکەین خەڵک بێ ئومێد نەکەین ڕەوڕەوەی کوردایەتی مەهماکان هۆی ناوخۆ بێ هۆی دەرەکی بێ ئەوانە بێ بەڵام کوڕ نافوتە ئەش بەتاڵ جاجکە ناکرێ ئەو سەردەمەکرا تاک حیزب بوو یەک حیزب بوو سێتەرێک کردو بەسەر هەموو شتەکانەوە ئەوە تێپەڕی دوایین پرسیارت لە یەکەم زۆرمان دوم کردی داوای لێبوردنەکەم دوایین پرسیارت لە یەکەم زۆر جار قسە لەسەر ئەوە کرا کاک جەمیل باس لەوە کرا ئەگەر پارتی نەیەتە ژێرباری ئەو داواکاریانەی کە ژیانی خەڵک جۆرێک لە جۆرەکان ئاسایی بێتەوە موچە لە حکوومەتی عێراقەوە بێت و تەوتین نەکرێت و ئەوانە یەکێتی و سەرکردایەتی یەکێتی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێئەکەون و ئەم ناوچەیە لەگەڵ ناوچەی هەڵەبجە واتە پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێئەکەون ئەمە بەڕاستی پرسی ئێوە بوو یاخود سۆشیال میدیا گەرمی کردبوو ئەسڵ و ئەساسی نیە سەرکردایەتی یەکێتی قەت وای نەوتووە ئێمە لە ڕووی دەستوریشەوە هەرێم یەک هەرێمە ناتوانین بیکەی بە دوان چونکە مخالفەی پێشەوانی دەستورە ناکرێت لەبەر ئەوە هەندێک کەس ئەوەی مینەکرد سەرویجە کرد غەرەزی کە بوو بێ بزار ئەمانە نەتەوەیی نین ڕۆحی کوردایەتیان نەماوە ئەو تا کوردستانەکەن بە پادشا ئێمە هاوارمان لێ هەڵساوە کوردستان چوار پادشا ئێستا بکرێت ئێستا بۆ 5 پادشا کەرکووک وانش لا ئێمە نین ئەنجا ئەوەش بکرێت بە دوو زۆن ئەبێ بە 6 پادشا یعنی لە باسیەوە یەکشکەینەوە پادشا پادشاکەین لەبەرەوە ئەوە دوورە لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی پابندە بە دەستورەوە کە خۆمان دەنگمان بۆ داوە یەکێتی و تەبایی خۆمان زیاتر برە و پێ بدەین لە بۆ باشتر تۆپڕۆی بەجیا دەین چۆن شتیوە ئەبێ من لێرە مەعاش وەرگرم پێشمەریشی دێرین لە هەولێر مەعاش وەرنەگرێ چۆن ماڵەشەی لێرە مەعاش وەرگرت لە هەولێر لە دۆک ماڵەشەی دیچکە مەعاش وەرنەگرێ ئەو کارێکی باش نییە هەر کەسێ باسی بکە خراپەکە ئەو شتانە باسەکە کاک جەمیل زۆر سپاس بۆ جەنابەت تۆمان دوو کرد داوای لێبوردنەکەم لە تەوێڵەوە هاتبوویتەوە زەحمەتت کێشا زۆر داوای لێبوردنەکەم کە جەنابتم زەحمەتدا وەڵا زەحمەت نیە سپاس بۆ ئێوەش شوێنەکەتان بەقەدەر تەوێڵی فێنکە چەند لێرە فێنکی دەستکردە لێتە بەڵام شەوی تەوێڵەش بەقەدەر ئێستا فێنکە سەربەرزبی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بینەرانی خۆشەویست گفتوگۆیەکی جیاوازمان لەگەڵ بەڕێز کاک جەمیل هەورامی کرد لەسەر شوێنەوار قسەمان کرد لەسەر ژینگە قسەمان کرد لەسەر سیاست قسەمان کرد لەسەر زمان و کەلتور قسەمان کرد هیوادارم تااقەتتان هەبوو بێ لەگەڵمانە بێزار نەبوو بێتن لە پرسیار وەڵامەکان من توانی بێتم لە ئاستی کاک جەمیلە پرسیارەکانم بکەم ڕێز و سڵاو بۆ ئێوە هەر بژین